دڵنیاییەوە زۆر پێم باشە ئەو قەرارەی کە حکومەتی هەرێم داوێتی بە دڵنیاییەوە فەرمانبەران چەند کار بکەن بە دڵسۆزی بە باشی بە دڵنیاییەوە کۆمەڵگا بەرەو پێش دەڕوا و بەڕێی من سەعاتێکیش بدرێت لەو ماوەیە کە درێژ دەکرێت سەعاتێک بدرێت بۆ پشودانیان و لە هەموو کاتیشدا یعنی هەفتانە بکرێت کۆبوونەوەیەک بکرێت لە هەر دایرێک لە هەر شوێنێک بۆی کارەکانمان بە باشتر بڕوا. بڕیارێکی زۆر باشە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا هەر ئێمەی هاوڵاتیان لێ سودمەند دەبین بە بڕیارێکی زۆر باشی دەبینم دەستخۆشی لە حکومەتی هەرێمی کوردستان و لە سەرۆکوەزیرانی حکومەت دەکەم. سەبارەت بۆ بڕیارێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەری خستووە بۆی کەوا دەوام لە هەشتی بەیانی تا سێی دوای نیوەڕۆ بەردەوام بێتن ئەمە لەلایەکەوە لەوانەیە خزمەت بە هاوڵاتیان بگات کەوا کەسانێک لەوانەیە فەرمانبەرێک هەر کەسێکەوە لە دەرەوەی شار بێتن دەتوانێت باو معاملەت خۆی ڕابگاتن. خەڵکێک لە دەرەوەی لە دووری شارەکان دێ معاملاتەشی هەیە مەسە سعادیەکە 1:30 تاو نابێت هەتا ساعت 3 تاو دەبێت لە دەرەوەی وڵاتانی دەرەوەش 8 ساعت دوام دەکات بەش هەتا کوسێ یعنی دوام زۆر باشە بۆ بڕیارێک. بەڕاستی شتە زۆر چاکەتەوە خبەتی خەڵکە جارانە ساعت 12 دوام تاو دەبوو خەڵکی شەو ساعت 11 قەپات دەکرێت بەڕاستی ئەو خزمەتی چاچی دەکات لە بۆ خەڵکەی شتە زۆر باشە پێ باشە من تا ساعت 3 داوام هەبێت.